قەزای شارە زۆر بەدەستکەمی بینای خوێندنەوە دەناڵێنێت و سێ خوێندنگای 18 پۆلی بە تەواو نەکراوی لەلایەن کەرتی تایبەتەوە جێهێڵدراوە و لە ئێستادا بۆتە شوێنی خواردنەوەی مادە کوهولیەکان و گەنجان بە شێوەیەکی ناتەندروست سوود لەو بینایانە وەردەگرن. سەرەڕای تەواو نەکردنی ئەو خوێندنگایانە بەشێک لە خوێندنگاکانی قەزای شارە زۆر وەک گوندەکانی ئالان و حاصڵ بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی ڕابردووە مەترسی ڕووخانی خوێندنگاکانیان لەسەرە و لە ئێستادا بە ناچاری لە خانووەدا درێژە بە خوێندن دەدەن. قوتابێکی مەکتەبی شۆڕش ناو بەرهەمەکانە لە پۆلی 6 هیوادارم ئەم سێ قوتابخانەیە بکرێتەوە بۆ ئێمە سوودی زۆری هەیە بۆمان. کێشەی بۆ ئێوە دروست کردووە لەبوونی قوتابخانە؟ بەڵێ. شارەزایەکی بواری پەروەردەش زیادبوونی توند و تیژیەکان و دیاردەکانی کوشتن و کێشە کۆمەڵایەتیەکان بۆ لاوازبوونی کەرتی پەروەردە و ناتەندروستبوونی شوێنی خوێندن و پەستانی زۆر لەسەر مامۆستا و خوێندکاران دەگەڕێنەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی کەرتی پەروەردە و کەرتێکی پەروەردە و فێرکردن ئەوەیە کە لە زۆر سێکتەری ژیانە دەستی هەیە و هوشیاری ئەدا بە تاکەکانی کۆمەلگا هەر لە منداڵیەوە تاوەکو تەمەنی گەنجی کە نەوەیەک دروستەکە بتوانێت کۆمەلگا بەڕێوەبەرێ. ئەوەی کە پەروەردە چەند ڕۆڵی هەیە لە هوشیارکردنەوەی تاکەکان بۆ پێکەوە ژیان و بۆ کەمکردنەوەی تند و تیژی لە نێوەکتریا ئەوە ئەرکێکە لە ئەرکە یەکەمینەکانی پەروەردە کە کاری لەسەر بکە بۆ ئەوەی ئەرکەکانی تری بەبەرهەم بێن. ئەگەر تاکەکانی کۆمەلگا پێکەوە ژیانیان نەبێەوە تند و تیژی لە نێوانیانە هەبێت لە بەرامبەر هەر ڕوبەڕووبوونەوەیەکیان هەر کارێکە پێکەوەیکەن ئەو کاتە ئەرکەکانی تری پەروەردە بەرهەم نایەن، ینی پرۆسی فێرکردن ڕۆڵێکی نابێ، پرۆسی پەروەردەکردن ڕۆڵێکی نابێت. لەبەرەوەی بنەمای پرۆسی پەروەردەکردن ئەوەیە کە ئێمە هوشیاری بە تاکەکان بین کە پێکەوە بتوانن بژین و تند و تیژی لە نێوانیاندا نەبێت لەسەر هەر کارێکە لە کۆمەلگایە پێکەوە ئەیکەن. ڕێوبەری پەروەردەی قەزای شارە زوو ڕای دەگەیەنێت لەلایەن پارێزگاری سلێمانیەوە بەڵێنیان پێدراوە بە زووترین کات یەکێک لەو خوێندنگانەیان بۆ تەواو بکرێت. ئەنی قوتابخانەی تریشمان هەیە وەکو شێخ سەلام و بێساران ینی بەشێکیان چۆڵ کراون واتە لە لیژنەیەک لە سلێمانیەوە هاتووە پێی داخستون ینی نابێت کە دەوامی تیا بکرێ. ئەوەش کاریگەری هەیە منیم ڕۆخۆم چوون بۆ قوتابخانەی شێخ سەلام هەروەها سەردانی قوتابخانەی بێسارانیشمان کرد سیرمان کرد ینی بەڕاستی مەترسی زۆری هەیە لە هەر لەحزەیەکە بڕوخێ ئەڕوخێت. ئێمە داوامان کردووە چەندین جا دەرخستەشمان بۆ کردووە هەموو شوێنەکانمان ئاگادار کردوێتەوە کە ئەم حاڵەتانەمان بۆ چارەسەرکەن بەڵام ئەوانە ماون تا ئێستا و قوتابخانەکانی تریشمان بەڕاستی هەر هەمووی چونکە چەند ساڵێکە خزمەتگوزاریان بۆ نەکراوە کە موکڕیان هەیە تەقیویان هەیە درزیان هەیە بەهۆی بوومەلەرزەکەەوە جگە لە بوومەلەرزەش هەر حاڵەتی تر ینی تعمیر دائیمە پێویستە ینی نۆژەنکردنەوە هەمیشە پێویستە بەڵام دەمێکە نەکراون لەبەرەوە بە شێوەیەکی گشتی پێویستیان پێویستی قوتابخانەکانمان. نزیکەی 18,000 خوێندگار لەسەر جەماستەکان لە قەزای شارە زوو درێژە بە خوێندن دەدەن و سەرجەمیان لە 67 خوێندنگادا جێکراونەتەوە. جگە لەم سێ قوتابخانەیە ناوەندێک بۆ وەرزش و لاوانی سەر بە پەروەردەی شارە زوو دروست کرا بەڵام ئەمیش بە هەمان چارەنووسی قوتابخانەکان ڕۆشتووە و بە تەواو نەکراوی جێهێڵراوە و پەروەردەی شارە زووریش بۆ ڕایکردنی چالاکیە وەرزشیەکانی ساڵانە پشت بە کەرتی تایبەت دەبەستێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زوو.